چی دەبێت لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم دکتۆر فاروق قەرەداغی پسپۆڕی سیاسی و ئابووری لە سلێمانیەوە لەگەڵمە دکتۆر سپاسکە لەگەڵ کوردستان 24 بۆچی حەلەب بە تایبەتی بۆ تورکیا گرنگە و ڕۆڵی تورکیا لە ئەم بابەتانەی کە لە حەلەب ئەوەم ئاڵۆزیانەی کە هەیە چۆن دەبینی؟ ئەم کاتتان باش بێگومان ئێمە لە کاتێکی هەستیارین من پێم وایە وەکو بەردەوام دەڵم لە ئێستا لە دووبارە نووسینەوەی مێژووین چۆن پێش 100 ساڵ ئەگەر تقریبن باسیەوە بکەین کە ڕێکەوتنامی سایکس-پیکۆ لە چه هەلومەرجێکا ڕوویداوە لە ئێستاە لە هەلومەرجێکای نزیک لەو هەلومەرجە مێژوویە بۆ ئەوەی کە ئێستا ئەمڕۆ لە سووریای بینیم بێگومان چەند کارکتەرێکی ئیقلیمی و لە نێودەوڵەتی هەن تەنها شەڕەکە بریتی نییە لە شەڕی حکوومەتی عەرەبی سووریا و دوو گەڕک ئەمە بێگومان حساباتێکی نێودەوڵەتیە کە بە پلەی یەکەم وەکو جەنابش لە پرسیارەکە باست کرد تورکیا دەورێکی باڵای هەیە لەم پرۆسەیە هەرچەنە تورکیا لە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەدەوە لە مانگی دەی ساڵی 2024 کاتێک پرۆسەی ئاشتی لە ناوخۆی تورکیا دەستی پێکرد پەیوەست بەم هەلومەرجەوە و وەزیری دەرەوەی تورکیاش هاکان فیدان نەیشاردوەتەوە کە تورکیا لەم نێوەندەیە و لە سووریاشە دەورێکی باڵای هەبوو لە ڕوخانی ڕژێمی پێشوو و ئێستاش دووبارە بنیاتنانەوەی ڕژێمێکی تازە لە سووریایە بۆیە لەم ئەحداسانی کە ئێستای بینین تورکیا بێگومان ڕۆڵێکی باڵای هەیە پرۆسی ئاشتی هەرچەنە لە ئێستایە کە لە تورکیا تۆزێ خاوبوونەوەی پێوە دیارە بەڵام ئەم شەڕی کە ئێستا لە شێخ مەقسوود و ئەشرەفیە لە حەلەب ڕوئەدا تورکیا هەرچەنە نایەوێ خۆی بکاتە خاوەنی ئەم ئۆپەراسیۆنە بەڵام ئەوەی کە ئەیبینین لە پشتی پەردەوە بە شێوەیەکی نیمچە ئاشکراش تورکیا ڕێخەری گەورەی ئەم ئۆپەراسیۆنەوە تورکیا دەیەوێت کە شاری حەلەب دووەم گەورەترین شارە لە سووریایەوە گرنگیەکی ئابووری گەورەی هەیە بۆ تورکیاش بۆیە ئەم دووگەڕەکە لە ئێستاە تورکیا و حکوومەتی سووریاش ئیرادەیەکی وەکۆی بینین پیشانداوە کە ئەم دوو گەڕەکە و حەلەب بە تەواوەتی بچێتە ژێر کۆنتترۆڵی حکوومەت و ئەو گروپانی کە نزیکن لە تورکیا و چکەوەی ئێستای بینین سەراحت لە شەڕەکەیە ناتوانانی بڵین تەنها هێزەکانی سووریای ئەو گروپانی کە ئەیبینین وەکو ئەمشات و حەمزات و ئەم گروپانە زۆربیان لە ڕووی ئابوووریەوە و موچە و دامی لۆجستی و سیاسیان لە ئەنقەرەوەی وەکو لەوێ بۆیە دووبارەڵێم و ئەمە کاتە ئەتوانیت بڵین کە ئەمە شەڕی هەژمونی تورکایە لەو ناوچانەی کە ئەوێت نفوز و کاریگەری خۆی تێیدا باڵا دەست بێت لە بەرامبەر وڵاتانی دیکەی هەرێمیدا؟ 100% ئێمە لەم کاتەیە لە ئێستا گوتم دابشکردنی هەژمونە لە ناوچەکەیە لە عێراق لە سووریا لە ئێران و تورکیا خۆشی بە دەرنیە لەمە بەڵام ئەوەی کە ئێستای بینین هێز تورکیا هێزی دووەمە لە ناتۆیەوە هێزێکی گەورەی ئەسکەری و سیاسیە لە ناوچەکەیە لە ئێستا حەلەب تورکیا پێی وایە کە دەبێت لە ژێر هەژمونی خۆیان بێ چونکە ئەمریکا نەیشاردێت ئەمریکا ڕاستە لە ڕۆژاوای کوردستان دەعمێکی سیاسی و اقتصادیەکەمەوەی 14 ساڵە بەڵام ئەو دووگەڕەکەی کە ئێستا ئەیبینین لە حەلەب توانی بڵێن لە شێر هەژمونی ئەمریکایان نەبووە بۆیە کوردەکان لەوێ بەهێز و چەک و تفەقی خۆیانەوە توانیانە دێفاکتۆیەک لەو دووگەڕەکەیان دروست بکەن بەڵام وە گوتمان تورکیا لە ئێستا بە تەواوەتی نەیشاردوێتەوە کە لە سووریایە هەژمونی خۆی زۆر باڵا دەستەوە سەرۆکی ئەمریکا ترامپ چەند جارێک بە عەلەنی لە میدیاوە باسیەوەی کردووە کە ئەوەی لە سووریا ڕوئەدا هەمووی لە ژێر ڕکێفی ئەردۆغانایە بۆیە بەس تورکیا لە ئێستا کێشێکی تر هەیە یعنی لێکەوتەکانی ئەمە بۆ ناو تورکیا من پێم وایە هیچ باش نییە گەر بینە سەر ئەو بابەتەش چکە وەک باسمان کرد پرۆسی ئاشتی لە تورکیا دەستی پێکردەوە خەڵکێکی زۆر ومێدیان لەسەر سەرگرتنی ئەم پرۆسێ هەیە و باز لەواکرێ دووبارە تورکیا بنیاد بنرێتەوە و کورد و تورک بەیەکەوە ئەم وڵاتە بڕێوە بن بەڵام هەر جۆرە هێرشێک کە لە ئێستا بۆ سەرگەڕەکە کوردەکان و ئەوەی ئەیبینی لە حەلەب دوێنێ لە تورکیا لە سەرجەم شارە کوردەکان ڕێپێوان و خۆپیشاندانی گەورە ڕوویدا و لە ئەستەمبوڵیش تەنانەت بۆیە ئەمانە ینی لێکەوتەکانی زۆر نێگەتیڤە بێ زۆر خراپە بێ بۆ پرۆسەی ئاشتی بۆ پێی ئێمە شتێکە دەبێ بزانین کوردانی سووریا
بەشێکی زۆریشیان ئەگەر نەڵێن هەمویان بۆکو نەسەب خزمایەتی و ئامۆزا و پورزا یەکن لەگەڵ کوردەکانی تورکایە وەک لە کوردەکانی ئارام بۆیە هەر شتێکە لە سووریا ڕووبا پەیوەندی ڕاستەوخۆیە. باشە ئاماژت بە پرۆسی ئاشتی و خۆناغەکانی کرد هەر دوێنێ لەگەڵم ئاڵۆزیانی کە لە حەلب و گەڕەکە کوردیەکان ڕوودەدات وەزیری بەرگری تورکیا لێدوانێکی داماژێ بەوە کرد ئەو پرۆسی ئاشتی هاتۆتە ئاراوە بانگەوازەکەی ئۆجۆلان بە تایبەتی بۆ چەکدانانی سەرجەم گروپەکانی سەر بەکەکە بە سەرجەم لق و باڵەکانیەوە بوواتە ئەوانیش هێزەکانی سووریای دموکرات واتە هەسەدە بەشێک لەو پرۆسەیە دەزانن ئایا مەگوشار نییە بۆ ئەوەی کە بەم شێوازە بتوانن کاریگەری لەو ناوچانە و لەسەر گروپە کوردیەکانیش دروست بکەن؟ من پێم وایە تورکیا و دەستپێکردنی تەوقیتی پرۆسی ئاشتی کە پێش ڕووخانی ڕژێمی ئەسەد و بە دوومانگ بێگومان دەوڵەتی قۆڵی تورکیا و دەولەت باخچەلی کە لە مانگیدا لە پەرلەماناوتی بە عەبدوڵڵا ئۆجۆلان بێتە پەرلەمان ینی بەدەر نەبووە ماوە سوتفەیەک نەبوو کە ڕوویداوە دەوڵەت دیارە دەوڵەتی قۆڵی تورکیا ئاگاداری هەندێ ئەوە بووە بەڵام بە هیچ شوێک عەبدوڵڵا ئۆجۆلان لە بەیاننامەکانی باسیەوەی نەکردووە کە هەسەدە چەک دابنێ بەڵام تورکیا بۆ چەسپاندنی سیاست و هەژمونی خۆی لە ئێستاە ئیمراڵی زۆر بەکارەهێنێ بۆی کە بەردەوام داوای کردووە کە چەک لە هەموو شوێنێکدانە بەڵام لە کۆتا پەیامی عەبدوڵڵا ئۆجۆلانیشە بە هیچ شێوەیەک بەڕوونی باسی ئەوە نەکراوە بەعەکسەوە باسی ئەوەی کردووە کە دەبێ کوردانی سووریا خۆیان قەراری خۆیان من دوو ڕۆژ پێش ئێستا دەولەت باخچەلی لە چەند ڕۆژنامەوانی میدیایی و ئەبزەم قەناتێکە بۆ باسی ئەوەی کردوتی لە ئێستا هەوڵێک هەیە کە مەزلوم عەبدی بکەنە جێگرەوەی عەبدوڵڵا ئۆجۆلان و ئەمە خەتەرێکی گەورەیە و تەنانەت ئەبزەم ڕۆژێک پێش ئەم ئەحداسانەی حەلەبیش بوو بۆیە هەر شتێک کە لە سیاسەتی تورکیا ئێستا ئەیبینین ئەم ماوەی پەیوەندیکی زۆری هەیە بەوانی کە لە سووریاوە ڕوئەدا و تورکیا من پێم وایە ئامانجی سەرەکی تورکیا لە پرۆسەی ئاشتی بۆ ناو تورکیا نیە بەڵکو زیاتر دەیەوێت کە هێزە کوردەکان و چەکدارە کوردەکان لە سووریا هەژمونیان کەمتر بکاتەوە و کەمترین دەستکەوتیان دەستکەوێت چکە لە ئێستا لە کات و ساتێکای مێژوو دەنووسرێتەوە و هەژمون و هێز و دەسەڵات لە ناوچەکەیە دابەشەکرێت تورکیا هەوڵی گەورەی ئەوەیە کە هەسەدە و پێدا وەک ئەڵێن لە دابشکردنی کێکی سووریایە کەمترین بەشیان بەربکەوێ و لە ئێستاشە هەدەفیان شێخ مەقسوود و ئەشرەفیەیە بەڵام ئەگەر بۆیان بکرێ بێگومان بۆ ڕۆژاوە بۆ شارەکانی تریش سەردەکێشم بەڵام لەم ناوەندای ئەمریکا هەیە بێگومان ئیسرائیل هەیە کە بە تەواوەتی لە ئێستاە پێشڕەوی کردووە لە باکووری سووریایە و ڕۆژانە چەندین کیلۆمەتر دێتە پێشەوە بەڵام ئەمریکاش لەم لاوەکە ئێستا پشتیوانی لە هێزە کوردەکان و هەسەدە ئەکا ئاسان نییە بۆ تورکیا بتوانێت هەموو هەژمونی خۆی لە ناوچەکە بسەپێنێ هیچ هەڵوێستێکی ڕوون نەبینراوە تەنها لە ئاستی پاڵپشتیکردن و بەیاننامەدا نەبێ بێگومان ئەمریکا سیاسەتی ئەمریکا لە ئێستاە زۆر مەشغوڵ توانین بڵێن بە ناوخۆیەوە و بۆ جوگرافیایی کە نزیکە لە خۆیەوە لە ئەمریکا باکوور چونکە ئیدارەی ترامپ لە ئێستاە وەکو لە دەوری پێشوو شابینیمان ئەوەی مهتەمە بە سیاسەتە ئیکۆنۆمی و سیاسەتە ناوخۆیەکانی خۆی یاخود سیاسەتی لەگەڵ چینە ئەوە مهتەم نییە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام من ئەم نقطەیە دەبێت جیا بکەینەوە حەلب ناوچەی هەژمونی ئەمریکا نییە ینی ئەوەی کە باسێکرێت لە ڕقە دەیرە زۆر حەسەکە لەو ناوچانە ئەمریکا تا ئێستا پاراستونی و خەڵی تەماسی هەیە لەگەڵ تورکایە کە تورکیا بۆی نییە هەم دیبلۆماسیەن هەم ئەسکەریەن بێتە پێشەوە بەڵام لە منبەج ئەو ڕێکەوتنە نەبوو بۆیە لە منبەج کشانەوە لە شێخ مەقسوود و ئەشرەفیەش ئەمریکا هیچ گەرانتیەکی نەداوە بە کوردەکان وەکو لە عەفرینی ژنەیدا بوو چونکە من پێم وایە لە ئێستاە بەم شێوەیە دابەشبوونەکە دەبێت ئەم دیوی فرات بۆ کوردەکان ئەو دیوی فراتیش بۆ حکوومەتی عەرەبی سووری و نزیک لە تورکیا بۆیە هیچ بە دووری نابینین کە شێخ مەقسوود و پێشمە نەتیجەکە ئاوا بێت کە کە ڕێکەوتنێکی دەبێ بکرێت لە شێخ مەقسوود و ئەشرەفیە و
ئەو شەڕەشی کاکرێ شەڕێکی نابەرامبەرە 400-500 چەکدار لە مەودای بە تاکتیک و استراتیژیش لە مەودایەکی وەسەط و دوورا ناتوانن ئەم شەڕە براوە بێ کوردەکان لەوێ بۆیە ڕێکەوتنەکان دەکرێەوە بێگومان ئەم شەڕش بەشێکە لە تاقیکردنەوەی هێز وەک چۆن شەڕی ئۆکرانیا و رووسیا تەنیا شوێنی ئۆکرانیا و رووسیانە بوو بەڵام تاقیکردنەوەی هێزی رووسیا و لێکەوتەکانی بۆ ئەمەشی بینین لە ئێستاە وە گوتم شەڕەکە بەرەو ڕێکەوتنێک ئەڕوا بەڵام کوردەکان و هەستینەتەوەتی کوردیش لە ناوچەکەی سەراحەدەوەی بینین دڵخۆشکەرەوە خەڵک بە هەموو تەڕەفەکانی لە هەموو پارچەکانی کوردستانە خەریکە لەوێت تێ ئەگەن کە شەڕەکە شەڕەوە بتێ تەنها شەڕێکی سیاسی نیە شەڕێکی نەتەوەیشە وە کەمتریش لەوە شەڕێکی ئایدەلۆژیە بەڵام بێگومان وەکو خەتەری وجودی لەسەر کورد لە سووریا حکوومەتی سووریای بینین کە بەجددی ئەو وعدانی کە باسیە کرد لە سەرەتای دەسەڵاتەکەی بەو شێوەیە نەبووە نیەتی واگەر بۆی بکرێ ئەوانیش نایەنەوە هیچ هێزێکی کوردی لە سووریا دەسەڵاتیە بێت. باشە دکتۆر قەرەداغی ئەوەی کە حکوومەتی عربی سووریا ئەوێت کشانەوەی هێزەکانی یاسایشی ناوخۆ گروپە کوردیەکانە بەرەو باکووری ڕۆژهەڵاتی سووریا و ڕۆژهەڵاتی فورات و مەرج بە مەرج ئەوێت کە ئەو گروپانە لەوێ بکشێنێتەوە و هێزەکانی حکوومەت جێگەیان لە گەڕەکە کوردیەکانی ئەشرەفیە و شێخ مەقسووددا بگرنەوە ئەگەرم پرۆسەی ڕوو بدات چی لە پرۆسی سیاسی لە سووریا دەگۆڕدرێت و ئەو ناوچانە چیان بەسەر دێت؟ بێگومان جەنابشت دەزانی کە سیاست دان و ستانە یعنی ئەمە بە درێژایی مێژوش لە مێزی گفتوگویەوە لە کاتی دابشکردنی هەژمونە دانوستان هەیە بۆیە من پێم وایە ینی شێخ مەسعود و ئەشرەفیە کە هێزە چەکدارەکان یا هێزە قورسەکانی هەسەدە کە پێشتریش کشابوونەوە لە ئێستاشە دووبارە ڕێکەوتنێکی تر بکرێتەوە و هێزانە بە چەکەکانی مامناوەند و قورسەوە دووبارە دەربچن هیچ ئەگەرێکی دوور نییە بەڵام من پێم وایە لەم لاوە کوردیشتا ئێستا سیاسەتێکی باشەکە بوو پێی ینی هەدەفی گەورە و استراتیژی گەورە ڕۆژئاوایە چکە شێخ مەقسوود و ئەوە نزیکی 6 کیلۆمترە لە نزیکترین ناوچەی ڕۆژاواوە بۆیە ئەتوانین بڵین ئەم شەڕە ئەم پێکدادانە دەکرێت وەکو تۆمباراکیش لە بەیاننامەکەیە باسی کرد کە لە ناخۆشترین کاتەکانە دەتوانرێت گەورەترین ڕێکەوتنەکان بکرێ بۆیە دوور نییە ئەم شەڕاوە ئەم پێکدانانە ببێتە هۆی ئەوەی کە ڕێکەوتنێکی گەورەتر دروست بێ بۆ پێی وەک باسمان کرد 400-500 چەکدار بتوانن بەرامبەر دوو وڵات چەند ڕۆژێکە بەرگری بکەن ئەگەر 100,000 چەکداری مدەڕەب و بە چەکی قورسەوە بێ و کاتە حکوومەتی سووریا و تورکیا دەزانن کە لێکەوتەکانی زۆر گەورەترە بێ بۆیە من پێم وایە ڕێکەوتنەکە ئەگەر ئەمڕۆ بیا بەیانی ڕێکەوتنێکی گەورە ئەکرێ بۆ ئەوەی کە هێزە چەکدارەکان بێگومان قورسە جارێکی تر هێزە کوردیەکان ئاسایشی ناوخۆ لەوێ بەو هێزی جاران بمێنەوە دەسەڵاتیان هەبێ سجنیان هەبێ پۆلیسی خۆیان هەبێ محکەمەی خۆیان هەبێ بەڵام بە شێوازێک لە شێوازەکان کوردەکان هەر ئەوێ بەڕێوە برن یاخود نیمچە بەڕێوەبردنێکیان هەبێ بەڵام ڕێکەوتنی گەورەتر ئەکرێ بۆ ڕۆژئاوای کوردستان و ڕێکەوتنی دێ ئازار جێبەجێ بکرێت. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر فاروق قەرەداغی پسپۆڕی سیاسی و ئابووری لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24 بووی. سپاس.